تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان. This is NRT Daily News Analysis. سڵاوتان لەبێ بەڕێزان، کارزان عوسمانم لە ستۆدیۆکانمان لە هەولێری پایتەختەوە لەگەڵتانین بۆ تاوتوێکردنی پرسە گەرم و گرنگەکانی ڕۆژ. لە هەرێمی کوردستاندا بۆچی وەختێک دەستگا فەرمیەکانی ئێمە داتا و ئامار لەسەر بابەتێکی دیاریکراو و زۆر بەتایبەت لەسەر پرسی نەوت بڵاو دەکاتەوە، بۆچی لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەم ژمارە و ڕقەمانە وەکو پێویست نابنە جێمەتمانە و بە باوەڕەوە وەرناگیرێ؟ پێچەوانەکەشی ڕاستە وەختێک پەرلەمانتارێک لە پای بەدواداچوونەکانیدا کۆمەڵێک داتا و ژمارە دەخاتە پێشچاوی ڕایگشتی لایەنە فەرمیەکان یاخود حکوومەتی هەرێمی کوردستان، ڕەتی ئەم ژمارانە و ئەم داتایانە دەداتەوە. دەپرسم دەبێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە کۆوە یاخود چی بکەنە سەرچاوە بۆ ئەوەی ژمارەی دروست و ڕاستیان دەست بکەوێت؟ ئەم بابەتە تاوتوێ دەکەم لەگەڵ میوانەکانم شێرکۆ جەودەت پەرلەمانتاری یەکگرتووی ئیسلامی کوردستان، هەروەها سەرۆکی لیژنەی پیشەسازی وزە لە پەرلەمانی کوردستان، سوپاس بۆ ئامادەبوونت، هەروەها گۆران ئازاد پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان، سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشتان. بەڕێزان وەک هەمیشە ئێوەش دەرفەتان هەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پیجی NRT پرسیارەکانی خۆتان بە کۆمنت بۆ من بنووسن تاوەکو بتوانم وەڵامی پێویستان بۆ وەربگرمەوە. کاک شێرکۆ، دکتۆر شێرکۆ، دەمێ بزانم بۆچی وەکو پێویست هاوڵاتیانی ئێمە ناتوانن متمانە بە ئەو داتا و ئامارانە بکەن کە لایەنە فەرمیەکان بەتایبەت لەسەر پرسی نەوت بڵاوی دەکەنەوانێ، نەک بەتەنیا هاوڵاتیانی ئاسایش، تەنانەت زۆر جار بینیمانە ئێوە بۆ خۆتان پەرلەمانتارەکان ئەم داتا و ژمارانەیان ڕەت کردوتەوە و بەناڕاست لە قەڵەمیانداوە. هۆکارەکەی چییە بە دروستی؟ بەنای خۆی بەخشندە و مێهرەبان، وەڵام من دوو پرسیاری تر ئەخەمە پاڵ پرسیارەکانی جنابەت چونکە زۆر گرنگە. بۆچی هاوڵاتی متمانەی بە داتا و زانیاریەکانی حکوومەت نییە بە پێی پێویست؟ پرسیاری دووهام لەو وڵاتانەی کە پێگەیشتون ئەوان چۆن ئەم ئیشکالیەتە هەڵ ئەکەن و چۆنیان هەڵ کردووە؟ هەڵی سیستماتیکی چییە؟ هاوڵاتی چۆن ببێتە مای ئەوەی کە متمانەی هەبێ بە حکوومەتەکەی و بە داتاکەی و بە زانیاریەکەی؟ دیوانی چاودێری دارایی بە قانون، ئەو قانونەی کە لە پەرلەمانەوە بۆی دانراوە، قانونێکی شەرعیە لە ئەو وڵاتە لە هەرێمی کوردستان ئەبێ پێڕەو بکرێ. ئەو مەرجەعی دڵنیاکردنەوەیە، ئەو مەرجەعی تەدقیق و دڵنیاکردنەوەی بۆ داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمە یەکێکە لەو قوانینانەی کە بە پێی پێویست جێبەجێ ناکرێت، کە دەرەنجام جێبەجێ ناکرێت قوانینەکان کە جێبەجێ ناکرێت. ئەو کاتە ئەو مؤسسەی کە دیوانی چاودێری دارایی سەر بە پەرلەمانی کوردستانە، پەرلەمانیش نێرانی گەریتیایە، لەبەرەوە کاتێککە دیوانی چاودێری دارایی هاواری دیاڵە ساڵی ڕێگریم لێ ئەکرێت لە تەدقیق و وردبینی لێوە سەرەتای بێمتمانەیی و سەرەتای بڵێن خەلەلەکە دەست پێکا. لەم لاوە باشە لەبری ئەوەی کە تۆ بێی مؤسسەی تەدقیقی و ڕقابی متمانە پێکرا و دروستکەی، چونکە ئەزمەکە لە متمانەیە بۆیی خۆت تەقارێر و بەڵگە بڵاوەکەیتەوە داتا بڵاوەکەیتەوە، وەڵام نایڵی کەس تەدقیقیکە. ئەمەی کە تۆ خۆت بڵاوەکەیتەوە نایڵی کەس تەدقیقیکە جێی گومانە، کە جێی گومانە بێگومان ئەمەش سەرۆت و سامانی وڵاتە. من یەک دوو راپۆرتم لەگەڵ خۆما هێناوە کە هەرهی وەزارەتی سامانە سروشتەکان خۆیەتی بۆ ئەوەی کە بیسەلمێنین، تەنانەت کارگەیشتوتە ئەوەی کە حکوومەت داتا و زانیاریەکانی شێسەوای لە هاتووە دژبەیەکن. چۆن؟ ئێمە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایان گەیاند کە ئەوان لەبەر ئەوەی کە 516 ملیار دیناریان مانگانە پێدابین ئەکرێ، ناچارن سیستمی پاشەکەوتی موچە پەیڕەو بکەن و سیستمی پاشەکەوتی موچە ئەو زەجەی نایەوە کە هەیە. ئەمە راپۆرتی وەزارەتی سامانە سروشتەکانە لە سایتی وەزارەتی سامانە سروشتەکانە هەیە، لە 25/2/2016 بڵاو کراوەتەوە. ئەڵێ لە مانگی 1/2016 ئێمە 650 میلیۆن دلارمان دەستکەوتووە لە داهاتی بۆڕی نەوت. معاش و موچەی فەرمانبەران بەبێ ئەوەی سیستمی پاشەکەەوە جێبەجێ بکرێتە بە سیستم ئاساییەکەی 750 میلیۆن دلارە، واتە 100 میلیۆن دلاری نوقسانە. ئەمە ئەگەر داهاتی ناوخۆ و داهاتی مشتەقاتی نەوت و داهاتەکانی تری بخرێتە پاڵ، زیاتر ئەکا لە 750 میلیۆن دلارەکەی فەرمانبەران، و بۆ ئەوەی کە هاونیشتیمانیانیش بیبینن کە ئەمە نەسی ئەو تێکستەیە کە لە راپۆرتەکەی وەزارەتی سامانە سروشتەکانە
هاتووە کە لێرەیە ئەڵێ لەو مانگەیە واتە لە مانگی یەکە ئێمە 650 ملیۆن دۆلارمان بەدەست هێناوە لە داهاتی نەوت. باشە 650 ملیۆن دۆلار لە مانگی یەکە لەولاوە ئەوترێ 516 ملیارد دینارمان بۆ پەیداکرێ واتە حدودی 480 ملیۆن دۆلارمان بۆ پەیداکرێ. ئەم دوو معلومەیە لە دوو مؤسسەی گەورەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێت چ متمانەیەک لای هاوڵاتی بهێڵێتەوە کاتێک کە هاوڵاتی لە سایتی وەزارەتی سامانە سروشتەکانەوە ئەو راپۆرتەدا ئەبەزێنێ. ئەمە راپۆرتێکی ترە هەر وەزارەتی سامانە سروشتەکان خۆی بۆ داهاتی 2015 نەوت بڵاوی کردوتەوە بەڵام بە ئینگلیزیە تەرجمە نەکراوە بۆ کوردی بۆیە لە بەشە کوردیەکەیان نییە ئیعلامیش بڵاوی نەکردوتەوە بەڵام ئەمە بەشە ئینگلیزیەکەیەتی هەموو ئەتوانن جەنابتان بچنە بەشی ئینگلیزی سایتی وەزارەتی سامانە سروشتەکان نەخێر ئەڵێ باسی 2015 ئەمەی پێشووتر باسی 2016 لە مانگی یەکە ئەمەیان لە 2015 بەشێکی تایە ئەڵێ زۆر بەڕوونی ئەڵێ ئێمە لە مانگی بە معدل لە شەژمانی ئەخیری 2015 ئەوەی کە دەستنیشانم کردەوە علامەتە 629 ملیۆن دۆلارمان لە شەژمانی ئەخیر بە معدل یعنی هەموو مانگێ 629 ملیۆن دۆلارمان بە معدل دەستکەوتووە کە بە ئینگلیزیەکەی نووسێتی ئەڤرج ڕێڤێنیو پێر مانث. باشە ئەمە دوو راپۆرت ئەمە وە پێش ئەمەش راپۆرتێک لە ئەنجومەنی وەزیرانەوە بڵاو کرایەوە کە داهاتی هەرێمی کوردستان لە 2015 10 ملیار دۆلار بووە. 10 ملیار دۆلار هەموو موچەی فەرمانبەران ئەگەر 650 ملیۆن دۆلار بێ مانگانە زەربی 12 مانگی بکە حدودی 9 ملیار دۆلار ئەکا کەوابێ لەویاشە خەلەلێکی ڕقەمی تر هەیە. ئەمە چیمان پێڵێ؟ ئەمە پێمان ئەڵێ طبعاً ئێمە بۆچی یین لە ئیعلاما باسیەکەین لەبەرەوەی کە ئێمە کاتێک کە بە فەرمی پرسیارە نێرین بۆ حکوومەت کاتێک کە ئەمانەوێت لە جەلسەی تایبەتە عەرزیان بکەین وەڵاممان دەستکەوێت کاتێک کە وەڵاممان نادرێتەوە کاتێک کە دەرگاکانمان لێدا ئەخرێ کاتێک کە ڕێگاکانمان لێ ئەگیرێ ناچار ئەبی تۆ مووەکەلی تۆ وەکیلی خەڵکی ناچارەبی بێ بڵێ خەڵکینە ئەم ڕقەمانە جیاوازی هەیە. اینجا ئەمە ڕقەمی ئێمە نییە تاوەکو بڵێن وڵا ئێمە خۆمانەوەکو پەرلەمانتار بەدواداچونمان بۆ کردووە و خەڵکی بڵێ ئەمە مزایدە ئەکەن ئەمانە ڕقەمی حکوومەت خۆیەتی باش ئەمە ڕقەمی حکوومەت خۆیەتی بەڵام دواتر لەسەر ئەو بابەتە یعنیەوەی کە ئێوە بڵاویەکەنەوە و ڕەتەکرێتەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەمەوێت سەرنجت لەسەرەوە بزانم کاک گۆران سەرنجی تۆشمەوێ لەسەر هەمان پرسیارانی بۆچی خەڵک متمانە بەم داتایانە ناکا کە حکوومەتی هەرێمی کوردستان یان موسسە فەرمیەکان بڵاوی دەکەنەوە. زۆر سپاس وێڕای پشتیوانی زۆرم بۆ هەموو قسەکانی دکتۆر شێرکۆ لەسەر کۆی ئەو ئەرقام و داتایانی بڵاوکراوە من باسی هۆکارەکە با بکەین. باشە خاڵی هەر ئەساسی لە هەرێمی کوردستان ئێمە دامەزراوەی باڵێن هەرێمێکی یان حکوومەتێکی دامەزراوەی موسساتیمان نییە. بۆچی دامەزراوە موسساتیمان نییە بەپێی قانونی نەوت و گاز کە زۆر جار باس کراوە ئەبێت چەند شەریکەیەک دروست بکرێت کە بریتە لە کۆمۆ کۆتۆ کەپکۆ. باشە کۆمۆ ئیشی چیە ئەو نەوتە دەینی دەفرۆشی کۆتۆ ئیشی چیە ئەو پارەیە دێتە ناو حساباتێکەوە لیژنەیەک ڕقابەی دەکات. شەریکەیەک کە پشکەکانی حکوومەت پشکداری دەکات بەڵام ئێستا لە هەرێمی کوردستان جیهەی فرۆشتن پارە کۆکەرەوە پارە تەمیلکردن عقدکردن لەگە شەریکات هەمووی بریتە لە وەزارەتی سامانە سروشتەکان. ئەو قسەی کە هاتووە دەڵێ وەزارەتی سامانە سروشتەکان لە ناو جانتاقی وەزیرە بریتە لەم قسەی ئێستا لە هەموو دنیا نەوت چەند شەریکەیەکی هەیە ئەنی وڵات هەر یەکەی سەرپەرشتی پرۆسەیەک ئەکا هەر یەکێک تەواو دەکا و هەمووشی لە بەردەمی پەرلەمانی کوردستان مەسئولن بەڵام ئێمە لێرەدا مەسئولیەتەکەمان دابەش نەکردووە کە مەسئولیت دابەش ناکەی و یەک شەخص بەتەنیا مەسئولە ئەمە خۆی لە خۆیدا خەلەلێکە کەواتە خاڵی یەکەم نەبوونی ئەم شەریکات و ئەم موسساتانە بۆ دابەشکردنی مەسئولیت ئەمە یەکێکە لە خاڵ ئاساسیەکان. خاڵی دووەم لە دنیادا نەبووە کە من لە خولی پێش لە مناقەشەی میزانی ئەم قسەم کردووە نەبووە حکوومەت دوو جیرفانی هەبی نەبووە حکوومەت دوو قاسەی هەبی ئێستا حکوومەت دوو قاسە هەیە قاسەیەکیان بریتە لە وەزارەتی دارایی کە پارەی داهاتەکانی دەچیتێ جاران پارەی بەغدای دەهاتێ قاسەیەکیشیان بریتە لە وەزارەتی سامانە سروشتەکان کە پارەی مشتەقاتی نەوتی دەچێتێ پارەی شیرینی نەوتی دەچێتێ پارەی فرۆشتنی نەوتی دەچێتە ناوی. مشکلەکە لێرە لە چێە کە وەزارەتی مالیە بە پێی میزانیە ساڵانە کە میزانیە تۆ مساعدەقەت دەکرد بە پێی ئەم خشتەی میزانیە پارەی سەرف دەکرد ئەگەر زیاد و کەمێکە با لە کۆتایی ساڵ تۆ محاسەبەت دەکرد بەڵام وەزارەتی سامانە سروشتەکان کە ئەو بەڵگە و داتایانەی بڵاو دەکرێتەوە بۆ بەکارهێنانی دروست بی یان نادروست بی هەردووشی مخالفەیە. من نمونەت پێ ئەڵێم لە کابینەی پێشوو
پارە سەرفکراوە بۆ نمونە بۆ فلان زانکۆ 120 میلیارد بۆ ئەو زانکۆیە 150 میلیارد بۆ ئەو زانکۆیە پارە سەرفکراوە بۆ ئاوەدانکردنەوەی شارێک خودی مەبەستەکە دروستە بەڵام نادروستە لە ئەسلی بەکارهێنان بۆ چکە ئەبێ ئەم پارەی بچێتە حکوومەت بڕیاردا ئەم پارەیە چۆن سەرفکە نەک بە مەکرەمەی شخصی ڕئیس وزەرا جا هەر بە ڕێزێک ڕئیس وزەرا بێ ئەم پارەیە دابەش بکرێ بەڵام ئێمە لە ڕابردوو لە ئێستادا ئەوە شایانەوە نییە کە خەڵکی لەسەر بدەیتە دادگا لێ پێچینەوەی لەگەڵ بکەین نەک لەوە من دەتوانم ئێستا و ئیزافێت بڵێم ئەمانە دروستن من دۆکۆمنتم هەیە بەڵام بۆ مەبەستی نادروستیش بەکارهێناوە بۆ شخص بەکارهێناوە بەس ئەگەر دروستیش بێ ئاخرجار لادانیە لە یاسا من ئەسڵم پێم گوتی کوچم ئەسڵە نابێت دوو گیرفانە بێ بێتە ناو وەزارەتی مالیە بۆ بزانین چۆن تەختی پارە دەکا بەڵام لەگەڵ ئەوەشدا بۆ شخص بەکارهێناوە بۆ گروپ بەکارهێناوە بۆ بوارێک بەکارهێناوە لەوانەیە بۆ دەستگایەک بەکارهێنراوە کە ئەسڵ نابێ پاری بۆ سەرف بکرێ بەم شێوەیە ئەمە یان گروپێکی پێ بەهێز بۆ یان دامەزراوەیەکی پێ بەهێز بۆ یان شخصێکی پێ بەهێز بووە کە ئەمە خۆی لە خۆیدا خەتەرە ینی بۆ ئەڵێ نەود مافیا دروست ئەکا نەود کە بە دروستی داهاتی نەود بەکار نەهاتن مافیا دروست دەکات خاڵی سێمینیان نەبوونی ڕقابە ئەوەی کاک دکتۆر دەڵێ زۆر دقیقە کە ئێمە ڕقابەی مالی چووە گوتیان ناتوانین ڕقابەی مالی تۆ وەزارەتی سامانە سروشتەکان بکەیت بەڵام لەوە دقیقتر خودی ڕقابەی مالی خۆی تێبینی لەسەرە کە ڕێزی زۆرم هەیە بەشێکیان لەوانان کە خۆیان مخالفە مالیەکانیان کردووە بەڵام بۆ ئەوەی بەیانی مخالفە مالیەکان نەگیرێ کەشف نەکەن ئەوانیان ناردووە بۆ ڕقابەی مالی ئەوە ڕۆژێک دێمە باز دەکەین جگە لەوانەیە ئەم ئیشە کاکتۆر شێرکۆ ئەزانی شتێکی زۆر اختصاصی وردە ئێمە پێویستمان بەهێنانی کۆمپانیای بیانووە ئەمە لەو خولەی داوامان کرد کە شەریکەیەکی عالەمی لە بواری تەدقیق بێ پێمان بڵێ ئەم داهات و وردەکاری وەزارەتی سامانە سروشتیەکان و بواری نەوت چۆن سەرفکراوە چۆن بەدەست هاتووە و ئەگەر باشمان کردووە دەستخۆشیمان لێ بکە ئەگەر خراپمان کردووە بۆچی خراپمان کردووە پێشنیارمان بۆ بکاتن کەوا ئێمە چۆن ئەم معالەجەکەین بۆیە ئێستا دابڕانێکی گەورە دروست بووە لە نێوان ئێمەی پەرلەمانتار و حکوومەت لە نێوان حیزب و حکوومەت وەرە لە نێوان ئەندامانی مەکتەبی سیاسی یەک حیزب خۆتان ئەزانیان لەوانەیە دوێنێ حاکم قادر بەشێک لە قسەکانی کردووە لەم حالەتەدا لەوانەیە دوێنێ بەشێکمان هەر لەو حیزبی ئێمە قسەیەکی کردووە وە لە نێوان خەڵک و حکوومەتدا ئەمە وای کردووە بێمتمانیەکی گەورە لە نێوان ئەرقامەکاندا هەبێ گرفتە ئەساسیەکەش بێ لەم خاڵانە نەبوونی هەماهەنگیە ئەبێ حکوومەت یاریمی کوردستان ژوورێکی هەبی ئاگای لێک بێ هەر بۆ نمونە لەم ڕۆژانە واز لە ئەرقام بێنە چۆن دەبێ وتە بێژ بڵێ بۆڕی تەقیوەتەوە دواتر سەرۆشی حکوومەت بڵێ نەتەقیوەتەوە دواتر جێگر بڵێ ڕاگیراوە یەکی بڵێ ڕانەگیراوە ئێخۆ لە نەتیجە هەموو ئەمانە کە ڕۆژێت تۆ قسەیەک ڕاست دەرنەچوو بەیانی ئینسانێک ئەگەر قسەیەکی ناڕاستیش بکە لەگەڵ ڕێزم تۆ دەتوانانی بە حقیقت لە کۆمەلگادا وەربگیرێت چونکە بۆ سابقەی هەیە ئەم وتە ناڕاستانە بۆیە ئێمە بەڕاستی لەم خولەدا هەوڵماندا ئەم دامەزراوایانە دروستکەین بەڵام بەداخەوە کە پەرلەمان پەخرا ئێمە یەکێک لەو سندوقانی کە کۆتۆب و ویسمان شخصەکانی متمانە پێ بدەین نەمانتانی متمانی پێ بدەین و لە خولی پێشوو دەمێ ئەوەش بۆ مێژوو بڵێم ئەو قانونە لە پەرلەمانی کوردستان راپۆرتی لەسەر نووسرا من ئەو کاتە ئەندامی لیژنەی سامانە سروشتیەکان بوون هەموو شتێکمان تەواو کرد هاتە ناو هۆڵی پەرلەمان گفتوگۆ بکرێ حکوومەت یاریمی کوردستان نامەیەکی نار بۆ پەرلەمانی کوردستان گوتی ئەو یاسایە پەسەند مەکەن بۆم بنێرنەوە گوتمان بۆ گوتی تێبینیم لەسەری هەیە کەی ئەم قسەی کرد لە 15 2013 کە پەرلەمان عمری 15 ڕۆژ مابوو کە خۆتان زانانی یەکی حەودەکەوتە عوتڵا 21 انتخابات بوو بۆیە بەداخەوە لەو کاتی تا ئێستا نەتوانراوە ئەم سندوقانە دروستکرێ ئەگەرنا ئەم پرۆسەیە ئەم بەدگومانی و دردۆنجە گەوری دروست نەبێت باشە بەش شتێکی گرنگت خستە بەردەمی من دەمەوێت زۆرتر لەسەری بڕینیان لانی کەم بەشێکی کەمی بدەنێ و دواتر دەگەڕێمەوە بەلای کاک شێرکۆ بابەتەی سەبارەت بە دیوانی چاودێری دارایی باست کرد چۆنە ئەوە کە خەڵکێک لەبەرەوەی شارەزانم پارانە چۆن بە هەدەردراوە ئەوان دەنێرن بۆی تەطبیق بکەن من ڕێزم هەیە لە دیوانی چاودێری دارایی کەسی زۆر پاک نەزی جدی و دڵسۆزی تایە پێچەوانەکەشی تایە بەڵێ ینی ئەوە بۆی نەبێ بە تەشهیر بەڵام خەڵک هەیە بەفعلی لە ناو مؤسسەی حکوومەت و بالأخص لە ناو وەزارەتی دارایی بەشێک بووە لەو مخالفە مالیانەی کە حکوومەت کردوویەتی دواتر بە شێوەیەک لە شێوەکان بۆ ئەوەی کە بەیانی ئەو مخالفانی کە لە ناو وەزارەتی مالیە کراوە یان ناوەندێک دامەزە حکوومەت کراوە ڕقابەی مالی نەیکا بە نوقتەیەک ئەم شخصانە کە خۆیان بەشێک بووین لە پرۆسەکان نێدراون هەندێکیان بۆ ناو دیوانی چاودێری دارایی بۆیە هەرخودی دیوانی چاودێری دارایی خەلەلی هەیە بۆیە ئێمە یەکەم ڕۆژ کە قسەمان کردێ گوتیتمان ئیلا کۆمپانیایەکی نێودەوڵەتی کە جێگەی متمانی هەموو خەڵک بێتن تەدقیق بکاتن هیچ پێویستی بە سوێند خواردن و ئەم وردەکاریانە ناکە کۆمپانیایەک بێ ڕوونی کاتەوە ئەو کاتە بۆ پەرلەمانی کوردستان و خەڵک و هەموو هێزە سیاسیەکانی ناو پێکێنەری حکوومەت ئەرقامەکان ڕوون دەبێ بە پێچەوانەوە ئەم دوردۆنجی و ئەم
ناڕوونیە کە ئێستا هەیە لە بواری نەوتدا کە هیچ کەسێک باوەڕ ناکە پارە نییە کە هیچ کە هەموو کەسێک دەڵێ ناشەفافە کە هەموو کەسێک دەڵێ ناعادلە یعنی ئێمە ئەو حالەتەمان دەمێنێت. باش سوپاس دەکەم کاک دکتۆر شێرکۆ ینی بۆ نمونە زۆر جار ئێوە ژۆکو پەرلەمانتاران و تەنانەت لیژنەکەشتان هەندێک جار کە داتا و ئامارێکتان بڵاو کردوتەوە گومانتان نیشانداوە لەسەر ژمارەکان هەندێک ژمارەی دیکەتان خسۆتە بەرچاو دیسان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان یان وەزارەتی سامانە سروشتیەکان یان لایەنی پەیوەندیدار ڕەت کراوەتەوە. ئەم بابەتە بوو بابەتێکی سیاسی یان جۆرێکە لە ئینکاریکردن بەوەی کە نابێت ئەوان ڕاستەکان نیشان بدەن چۆنە وردەکارێکە یان ئێوەش بەنەو ئەگلەنەوەکانە مەقسی سیاسیە دەیکەن بۆ بچووکردنەوە یان نیشانی پرسیار خستنە سەر لایەنێکی سیاسیە کە ڕقەمی جیاواز دەوانی دیکە دەخەنە بەرچاو. ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە ئێمە تا ئێسا کۆلیژنەی پیشەسازی وزە و سەرچاوە سروشتیەکان هیچ ڕقەمێکمان بڵاو نەکردوێتەوە چونکە ئێمە سەرچاوی ڕقەم نین و سەرچاوی داتا و زانیاریش نین حکوومەت سەرچاوی داتا بەزەکو شەخص هەندێک جار وەکو پەرلەمانتار بەدواداچوونمان کردووە تحلیلی ئەو ڕقەمانەیە هەر پەرلەمانتارە و ئێستا من ئەم راپۆرتم هێناوە لە سایتی وەزارەتی سامان سروشتیەکانەوە هێناومە هاتووم لەم بەرنامەی جەنابتا کە عەرزیەکەم ئەڵێم ئەمە راپۆرتی وەزارەتی سامان سروشتیەکانە ئێمە بە پرۆژە ئەم سیستەمەمان ویست ڕێکی بخەینەوە ئەوەی سندوقی کوردستان بۆ داهاتنەوتی و گازەکان کۆی ئەمانەی چارەسەر ئەکرد لە دەی پێنجی 2015 ئیقرار کرا لە پەرلەمان ئەوایە لە دەی هەشتی 2015 ئەنجومەنی وەزیران ناوی پاڵەوراوەکانی بناردایە سێ ئیشی هەیە ئەو سندوقە دڵنیاکردنەوە وردبینی لەگەڵ کۆنتڕۆڵکردن و ئاراستەکردنی داهاتی نەوت و گاز ئەم سێ ئیشەواتە حەلکردنی ئەم عقدەیە پرسیارەکە لێرە ئەوەیە کاکە مەهێڵە من مزایدەت بەسەرەوە بکەم مەهێڵە هیچ دەستکەوتێکی سیاسی بەدەست بێنم مەهێڵە هیچ قسەیە بکەم وەرە لە ڕێی مؤسسەی مختصەوە مەسەرم بۆ نمونە ئەگەر دیوانی چاودێری دارایی زۆعفێکی فەنی ئەگەر هەبێ وەرە خەبیر بێنە ئەو کلێنە فەنی بۆ پڕکەرەوە بەڵام تۆ خۆت مەیە بە خۆت بڵێ ئەوەندەم بەرەم هێناوە با خەڵکی بێلایەن مؤسسەی مستەقلی تەرەفی سێهەم لە دنیا هەروایە یعنی لە دنیاە ئەوەش نییە بڵێ وڵات بەدەست بەرمیل بە بەرمیل ژمێرم تەکنۆلۆژیا هەیە لەسەر بیرەنەوتیەکان لەسەر خەزانەکان لەسەر ئەمبارەکان بە نێتوەرک بە شەبەکە دێتەوە سەر یەک شاشە کۆنتترۆل ئەکرێ و گلەیی نامێنێ لەو کاتەیە ئەم سیستەمە لە هەموو دنیای هەروە کۆنتترۆل ئەکرێ ئەوەشە کە پێوترێت ترانسپێرنسی و شەفافیت ئەوەشە کە پێوترێت لێپرسینەوە ئەو کاتە کەس گلەی ناکا بڵێ وەزارەتی سامانە سروشتیەکان یا حکوومەتی هەرێمی کوردستان یا ئەنجومەنی باڵای نەوت و گاز ئەمە بۆ وایە ئەو کاتە راپۆرتەکە تەدقیق کراوە مؤسسەی متمانە پێکراوە تەدقیقی کردووە تەرەفی سێهەمە لایەنگیر نییە بۆ حکومت لایەنگیر نییە بۆ پەرلەمان لایەنگیر نییە بۆ کەس ئەمە ئەگەر ئیداری سەلیم هەبێ لەم هەرێمی کوردستانە ئەمە تەنانەت ململانە سیاسیەکانیش زۆر کەمەکاتەوە مزایداتی سیاسیش زۆر کەمەکاتەوە ئەو کاتە کەس ناتوانێت بڵێ بڵێ وڵا فلانە کەس گەندەڵ و فلانە کەس بە گەندەڵی پارە ئەبات و شتی تریشی پێوە بکە بەڵکو راپۆرتێکی مۆسەقی متمانە پێکراو دەرەچێ ئەمە ئەبێتە مایی تەنانەت بۆ تەخطیت و بەرنامەڕێژی حکوومەتیش جێی ئاعتیمادە ئێستا تۆ سێ چوار راپۆرتە هەیە ژمارەکان بە پێچەوانی یەکترین ئەمە من بۆ حکوومەت چۆن خۆی لی تێگە ئەمە یەک دوو ئەی بۆ ڕایگشتی چۆن متمانەی پێ بکە اینجا کە ئەزمەی متمانە هەیە لە نێوان پەبلیک و ڕایگشتی لەگەڵ حکوومەتە کەوا بێ استراتیجی دروستکردنەوەی ئەو متمانەیە ئەبێتە ئەولویاتی ڕقم یەک چۆن خەڵک دڵنیا بێ ئەم سەرود و سامانە بە شێوازی تەن دروست مامەڵی لەگەڵا ئەکرێ کە ئەوەش اینجا مەسلەی وەزارەتی دارایی و مەسلەی لێپرسینەوە لە داهات و لە خەرجیەکان کەوا بێ نەک هەر مەسلەی نەوت بەڵکو داهاتەکانی تریش بەڵکو زەریبە و گومرگ و شتەکانی تریش ئەمانە ئەگەر دەسەڵاتی ڕقابە و وردبینی محتەریف و پرۆفێشنڵ بە شێوازی یعنی یەکێک لە لاوازترین سێکتەرەکانی ئیداری حکوومەتی هەرێمی کوردستان تەدقیق و ڕقابەی داخلیەتی ناو دوو جۆر تەدقیقەیە لە سیستەمی مالیە وردبینیەکی ناوخۆی حکوومەت هەیە کە ئەوە لە ڕێی تەدقیقی وەزارەتەکان و مدیری عامەی هەموو مدیری عامەیەک وحدەی تەدقیقی هەیە هەموو وەزارەتێک بەشی تەدقیقی هەیە مدیری عامەی تەدقیق و وردبینی هەیە ئەمە پێوترێت تەدقیقی ناوخۆی حکوومەت کە حکوومەت لە ڕێی ناوخۆیەوە ئەوێ کۆنتڕۆلی شتەکان بکات ئەمە دنیایەکەم و کورتیتیایە سیستمێکی زۆر لاوازە یعنی ماوەیەکی زۆری بەسەر چۆ و چاک نەکراوەتەوە تۆکمە نەکراوە بۆیە زۆر بە شێوازێکی لاواز ئەورێ بەڕێوە ئەمە تەدقیقی ناوخۆی جۆری دووەم لە وردبینی و تەدقیق پێوترێت تەدقیقی دەرەکی ئەم تەدقیقە دەرەکیەوە تا دەرەوەی حکوومەت یعنی مؤسسەیەک لە دەرەوەی حکوومەتەوە بەبێ ئەوەی لایەنگری حکوومەت بێ کە دیوانی چاودێری دارایی بە قانون ئەو ئەرکەی پێسپێراوە وەکووتمان ئەگەر خەلەلی فەنی و علمیشی ئەگەر هەبێ ئەوە خەبیر و ئەوە تەکنۆلۆژیا بە بۆیان دابین بکەین تەدقیقی دەرەکی ئەوەیە کە شوێنێکی وەکو دیوانی چاودێری دارایی یا مؤسسەیەکی محتەریفی متمانە پێکراوی جیهانی بهێنرێ و بڵێ ئەم ڕقەمە تەواوە کە ئەوتی ئەم بەسم بۆ نمونە
مبادرەی شەفافێتی نێودەوڵەتی هەیە کە لەسەر ئاستی جیهان جێبەجێەکرێ پێوترێ EITI. ئەم مبادرەیە بۆ چییە؟ بۆ ئەوەیە کە بە پێی هەندێک معایر و پرینسیپی واضح و ڕوون بەراوردی داتای کۆمپانیاکان لەگەڵ بەراوردی داتای حکوومەت ئەکرێ سیر دەکرێت ئەگەر تەواو دەرچوو هەندێک زیاراتی مەیدانی هەندێک تدقیقی ئەلکترۆنی تەکنۆلۆژی ئەکرێ تقریر دەرەچێ ئەڵێ بەڵێ داتاشە حکوومەتێک بە پەرلەمانەکەی خۆی بوێرێت بە کۆمپانیایەکی ئەوها ناوێرێ یعنی ناتوانێت بەڕێگەی وەکو ئێوە یانی ئاماژەی پێکەن کڕینی خەڵکەکانێتی چوزانم یعنی بە هەر جۆرێکە کارەکانی ئەم کۆمپانیا شتێک بدا لە بەرژەوەندی خۆی ساغی بکاتەوە ئەو کۆمپانیانەیە ئەو مؤسساتانەی کە محتەرفن سەرمایەکەیان سومعەتیانە یعنی لە هەر لەحظەیەکە کەشف بوو کە راپۆرتێک تەدقیقێکیان بەهەڵە کردووە یان بە ئەمدی بەهەڵە کردویانە و لایەنگیر بوون یا کڕاو بوون یا خیانەتێکیان کردووە یا کەمەکورتێکی وازەحیان هەبووە ئەو کاتە سومعەت و سەرمایەی ئەو ڕێکخراوەیە ئەو مؤسسەیە لەدەست ئەچێت لەبەرەوە لە دنیاە هەروە ئەکرێ اینجا بەراوردکارێکەش لە یەک لایەنەوە ناکرێت یعنی پەرلەمان ڕقیبە بەسەر ئەو مؤسسە تەدقیقیەوە کە دیوانی چاودێری داراییە یا هەر مؤسسەیەکی تر کە ئەهێنرێ ئەو مؤسسەیەش وردبینی و تدقیقاتە فەنی و زانستیەکان ئەکا تدقیق وردبینی ناوخۆ لە حکوومەتە کە تۆکمە بکرێت تەواو لەوە ئیتر دەرناچێت لە هەموو دنیای هەروە کۆنتڕۆل ئێستا نەرویج کە پێشکەوتوترین ڕاستە خۆمان نابێ مقارنە بکەین بەوان خۆ ئەبێ سوودیان لێ وەربگرین کاتێک کە ئەڵێ نەرویج پێشکەوتوترین سیستمی ئیدارەی نەوتی هەیە لە عالەما بۆ لەبەرەوەی کە بە سیستمێکی ئەلکترۆنی و تەکنۆلۆژی هەموو ئەمبارەکان هەموو بیرەنەوتیەکان داتاکانی یەتە سەر شاشەیەک لەسەر شەقامەکان لەو حەگەورەکانی تەلەڤیزیۆنە گەورەکانی سەر شەقامەکان عەرزەکرێت بە لەحظە و بەسانیە بە چەند فرۆشراوە ئەم نەوتە بە کێ فرۆشراوە کەی فرۆشراوە داهاتی چەند بووە زەریبەی چەند بووە کولفەکەی چەند بووە هەمووی بە وازەحی لەسەر جادە پیاسە بکە و سەیری کە ئەزانی حکوومەتەکەت وڵاتەکەت چی فرۆشتۆ چی نەکردو ئەو قیمەی شەفافیەتە کە باسەکرێکەوە بێ ئەم عقدەیە حەلی هەیە بەڵام کێشەکە لە ئیرادەی جێبەجێکردنی حەلەکەی باشە ئەم ئیرادەیە بۆ پەرلەمانیش ڕاستە حتمما من دواتر قسە لەسەرەوەکەین کە پەرلەمان هەموو ئەمانی کڕۆدەن لە سایەی پەرلەمانێکی بێهێز و لاوازدانە لە سایەوە نییە کە حکوومەت دەرەقەتێکی باشی پەرلەمان هاتوونی هێشتووە کارەکانی وەکو پێویست بکە کە دوجار بۆ پەرلەمانە مەلاوازیە بەڵام کا گۆران لەسەر ئەو بابەتی کە مەسلەی ڕەتکردنەوەی ئەو ئەرقامانی بڵاو دەکرێتەوانێ بوو بێ بە بابەتی ململانەی سیاسیش ینی من حەز دەکەم نمونە لەسەر بابەتێکی خۆت بهێنمەوە تۆ لەگەڵ پەرلەمانتارێکی هاوڕێتە ئێوە کە پرۆژەیەکتان هەبوو وتان کە ئەم پرۆژەیەکی ئێمەیە و یعنی ئەلانتان کردوون و کۆلیتان لێ ناکرد بەڵام وەختێک کە باز لەوە کرا موچە بڕینی تایە یان پاشەکەوتی تایە دەستان لێ هەڵگرتوتانەوە ئێمە حەقمان نییە و حەسەی ئێمە نییە زەباسی موچەبڕینەکە بکەم ئەگەر ئەمە دەرفەتێک بێ ڕوخسەت بێتن لە بەرنامەکەیەوە ڕوونی کەمەوە خۆشببختانە هیچ کەناڵێکی فەرمی یاخود ئیعلامی یاخود ناوەندێکی میدیای یاخود هیچ دۆکۆمنتێک ئاماژە بۆ ناکاتن کە لە پرۆژەکەی ئێمەیە یاخود لە هیچ کۆبوونەوەیەکە کە بەشێکی کاکتۆ شرکرد لەوێ بووە هیچ ئاماژەیەک لە لای ئێمەوە کرابێ بۆ ئەو مۆزوعە و من لە دێهازێش ئەو پرۆژەیە بڵاو کراوەتەوە لە هەموو سایتەکان بڵاو کراوەتەوە لە هیچ خاڵێک کاتیانە و ئەو دۆکۆمنتەش کە بڵاو کراوەتەوە کەوا ئێمە لە 16 بۆ ڕایگشتی بۆ سەرۆکی حکوومەتمان ڕوون کردوتەوە کە لەگەڵ جێگرەکەی نابێت دەست ببەی بۆ کەمکردنەوەی موچە و دەرماڵی فەرمانبەران چونکە دەستبردن بۆ ئەوە ڕێگری دەکات لە پرسی چاکسازی جگەلەوە ئەمە پرسێکی ناقانونیە و ئەم حالەتە دێهازاریکەش ڕوون کرایتەوە بەڵام ئەوەی لێرەدا بۆ من هەڵوەستەیە ینی ئەگەر وا بێتن حیزبی کوردی من لە شوێنێکی کەش ئەم قسەم کردووە هەر کاتێک بوێ ینی ئەگەر تاچی کوردی خۆی بیر نکاتەوە خۆی نەخوێنتەوە خۆی لێکدانەوە نەکا کەواتە حیزبی کوردی لە هەر دەرفەتێکا بێوێ لەگە ڕێزی زۆرم شتێکی ناڕاست بخاتە بازارەوە تاچی کوردی خۆی لی وەرئەگرێ وەک حقیقەت واتە لە نتیجەدا تاچی کوردی یاخود هاوڵاتی کە ئەگەر خۆی بیری نەکردەوە لێکدانەوەی نەکرد ئەم حالەتە دروست نابێت چونکە تۆ بەس بمەنطقی ئەوە لێک دەرەوە کە ئەم قەرارە لە ئەنجومەنی وەزیران دەرچووە تۆ بڵێ گۆران ئازاد و فەرسە سۆفی دەسەڵاتیان لە هەموو ئەنجومەنی وەزیران و هەموو حیزبە سیاسیەکان زۆرتر بێتن بتوان ئەم قەرارە بە حکوومەت دەرکەن باشە ئەم قەرارە کە دەرچوو ئێخۆ حکوومەت و سەرۆکی هەرێم و حیزب و پەرلەمان و هەموو کەسێک ئێستا ناڕازیە و ئەڵێ قەرارێکی خراپە ئەی باشە دەفەرمو حکوومەت کە ئەم قەرارە خراپەت دەرکردووە بۆ نایلی پاشگەز بیەوە کە ئەگەر بە فعلی بەرنامە و پلان و ستراتیژ و قەناعەتی خودی حکوومەت نەبووە دواتر تۆ چۆن دێی بڕیارێک بۆ یەکێک پێشنیار دەکەی و دواتر خۆتی دژی دەبی چۆ کاتێک حکوومەت ئەم بڕیاری دەرکرد پێم وایە یەکەم پەرلەمانتار من و دکتۆر فەرسەد بوو ئەم حالەتەمان ڕەت کردەوە بۆیە بە کورتی ئەوەندە ئەڵێم لێرەوە بۆ ڕایگشتی بۆ بینەران بۆی ئەم مەوزوعە بەڕاستی بتوانم لەسەر شتێکە ئێمە ئیش بکەین ئەمە ئەڵێم
کەوا لە هەر شوێنێک شەفەهیەن و نووسراویان لە پرۆژەکە لە هەر کەلیمەیەک هیچ کەلیمەیەک باسی موچەبڕین کەمکردنەوە دەستکاریکردنی دەرماڵە کرابێ و نەک باس کرابێت تەنانەت پشتیوانیشمان کردبێ من ئامادەی هەموو تحقیق و لێکۆڵینە و ئیستیقالەیەک و تەنانەت گوتمە ئامادەی ئیعدامیشم بەڵام لە بەدەر ئەوە بەڕاستی من وە خۆم ئینسان دیارە ئیش بکە کۆمەڵێک ڕخنەشی لێ دەگیرێ کۆمەڵێکشی لێ دەگرێت بەڵام ئەسلی مەوزوعەکەی ئێمە خولاسەی کەلام بۆ ئەوە بۆ حکوومەت چۆن خەرجی کەم کاتەوە داها زیادکە لە پێناو ئەوەی موچە بۆ خەڵک زیادکەین ئەگەرنا ئێمەش وەک هەموو خەڵکێک ئەڵێن ئەم سیستەمی پاشە کەوتێن نەک چاکسازی نەبوو ئەسڵان ڕێگریەکی گەورەی لە چاکسازی پرسیارەکەم بۆ ئەو بوو ینی کە ڕەتکردنەوە بۆ نمونە وەختێک پەرلەمانتارێک گومان دەخاتە سەر ئەرقامەکانی وەزارەتی سامانە سروشتیەکان یان وەزارەتی سامانە سروشتیەکان وەڵامی پەرلەمانتارێک دەداتەوە لە پای بەدواداچوونەکانی و دەڵێ بابەتێکی ناڕاستە ئەو ململانێ سیاسی تۆخە نییە کە لە کۆمەلگای کوردیدا هەیە هاتووتە ناو کە ئیدارێکەشەوە بالضبط کە تۆ مؤسسەت نەبوو ئێستا ئەمەوە گوتم ئەمە ئەو مؤسسانەمانی ئیشی خۆی بکات تۆ ئەنجارێکش لەگەڵ بەڕێستا باسم کرد حکوومەت دەتوانێت بڵێم وتەبێژێکی یعنی مؤسسەی وتەبێژی نیە نەک لەسەر خودی شخصی وتەبێژ حکوومەت دێ قەراری پاشەکەوتکردنی موچە ئەدا بۆ نمونە تۆ کەسە دەست ناکەوێت بێ شەرحی ئەم قەراری خۆی بکە لە کاتێکە قەرارێکی وا گرنگ تۆ ئەیدەی موچەی خەڵک ئەبڕی قوتی خەڵک کەم ئەەکەیتەوە ژیانی خەڵک تووشی کێشە ئەبی کاردانەوەی لێ ئەەکەوێتەوە دژاتی لێکەوێتەوە ئەبێ سەرۆکی حکوومەت خۆی بێ پرێس کۆنفرانسێکی گەورە بکە بڵێ ئەم قەرارەم بۆ دەرم کرد هەتاکەیە لەبەر چی وام لێ کرد حەلی کەم نەبوو باشەکانی چێ خراپیەکانی چێ کەی باشی دەکەم کەی چاچی ئەەکەم ئەمە بریتە لە مبالاتی لە بەرامبەر میلەت ئەمە مبالاتیە یان نەوەکە لە نائاگایی یان جۆرێکە لە ئەحراجی ینی نایەنەوێت خۆ ئەحراجە کە ئەگەر حکوومەت پێی وایە ئەم بڕیارەی کە دەری ئەکا هەر ئەم بڕیارەی بەدەستەوە و لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران دەردەکا خۆ ئەبێت جورئەتی ئەوەی هەبێتن بێتن لە بەرامبەر خەڵکی کوردستان بێ لە بەرامبەر کەناڵەکەی تۆ بێ لە بەرامبەر پرێس کۆنفرانسەکە بۆ خەڵک ڕوونکاتەوە من جارێکی کەش باسم کردووە ئەرقام بڵاو دەکرێتەوە لەسەر حکوومەت ئەڵێن ئەو ئەرقامانی وەک تۆ گوتت پەرلەمانتارێکی بەڕێز وڵاوی کاتەوە ئەڵێ نەخێوانیە ئەو هەیە حکوومەت بەس دەڵێ ئەمە درۆیشی شاخدارە ئەمە کۆمیدیایە درۆی شاخدار چی چۆن درۆی شاخدارە بە چ بەڵگەیەک بە چ دۆکۆمنتێک بە چ کەلیمێک بە چ نووسراوێک خۆ کەلیمە و ئەرقام و داتا و بەڵگە و دۆکۆمنت لە لای خودی حکوومەت هەیە ئەگەر بەشێکی کەمی لە لای پەرلەمانتار بێ ئێوەرە خۆت بە ئەرقام و داتا بە پریزنتیشن بە کۆنفرانس ئەم حالەتانە ڕوونکەرەوە بۆیە من هەموو کاتێک گوتومە ئەم بێمتمانەیە گەورەی کە دروست بووە لە نێوان خەڵکو و حکوومەتە بریتە لە بێدەنجێکی گەورەی حکوومەت لەسەر ئەم پرسا یاخود بێدەنجەکەی ئەوجا لە بێمنەتیتی ئەوجا لە شەرمنیەتی لە هەر شتێکی بی گرنگەوەی حکوومەت خۆی لەم حالەتەدا بێدەنگە کە حکوومەت خۆی بێدەنگ بوو ئەو پانتاییە ئەو گۆڕەپانە هەیە ئێخۆ لە نەتیجەدا کاکتۆشێکۆ ئەرقامێک دەگاتە نەتیجە ئەی خاتە بەردەمی ڕایگشتی من ئەگەمە سەرخاڵێک ئەی خەمە بەردەمی ڕایگشتی کە تۆ نەتیجەت بەدەست ناکەویتن لە ئەنجامی بەدواداچووندا ئێخۆ لە نەتیجەدا خۆ ئەبێ ئەم شتانی کە تۆ پێی گەشتی بۆ خەڵکی باز بکەیت بۆ یەکەواتە نەتیجەی ئەساسی کە موئەسسە نیە لە هەرێمی کوردستان کە حکوومەت خۆی بەڵگە و دۆکۆمنت ناخاتە ڕوو جەوە گوتم لە بێمنەتیە یان خود لە ئیحراجیە لە نەتیجەدا ئەم بێمتمانەیە گەورە دروست دەبێ و حەقی هەموو خەڵکێک دەبێتن کە خۆی ئەرقام و داتا بڵاو بکات باشە کا گۆران ئەو بابەتێک کە یعنی وتم لەم بەشەدا باسی دەکەم مەسەلەی ئەوەی کە هەموو ئەمانەی ڕوو دەدەن لە سایەی پەرلەمانێکی لاواز و بەهێزدا نیە لە سایەی ئەو دەرەقەت نەهاتنی پەرلەمان نییە لە بەرامبەر حکوومەت و پێچەوانەکەی ڕاستبێ حکوومەت دەرەقەتێکی باشی پەرلەماندێ جۆرێک لە گوێڕایەڵی پەرلەمانتاران نییە بۆ حیزبەکانیان و بەوەی کە پەرلەمان تا ئەو ڕادەیە نەتوانێت وەزارەتێک بێنێ و قسەی پێ بکە و ڕاستەکانی لێ هەڵەنجێنێ بخاتە بەردەست لەسەر ئەم حالەتە کە ئەمە پرسیارێکی جەوهریە هۆکار زۆرە یەکێک لە هۆکارە ئەساسەکان من پێوانی ئێمە هەرێمێکی دیموکراسی و دەتوانم بڵێم هەر لە قۆناغی زۆر سەرەتای پەڕینەوەین بەرەو دیموکراسی ئێمە تا ئێستا قسە لەسەر گۆڕینی حیزب دەکەین و ئێستا ڕخنەی جەوهریمان بۆ نمونە لە حیزبێکی وەکی پارتی دیموکراتی کوردستانە ئەم حیزب عمری 70 ساڵە بە حیزبی یەکەم ماوەتەوە لە ساحەدا بۆ نمونە ڕخنە لە یەکێتی نیشتیمانی کوردستانە وێڕای ئینشقاقێکی گەورە لەو حیزب بەهێزی دووەم مایتەوە لە ناو گۆڕەپانەکەدا کەواتە ئێمە تا ئێستا لە قۆناغی شۆڕش و حیزبایەتی و یعنی کارکتەرە سیاسیەکانی دوێنەی عقلی حکومداری دەکەین ئەمە یەک دوو تا ئێستا موئەسسە نییە لە هەرێمی کوردستان تا ئێستا عەشیرەت و خێڵ و بنەماڵە ڕۆڵی هەیە یەک نمونە بە تو دەڵێم کوڕێکی ئەکادیمیا لە هەموو لستەکان وەرە بێنە دکتۆرێکی زانکۆ حاکمێکی باش بخە ناو لستێک لەگەڵ کوڕێکی لەگەڵ ڕێزم
مەسئولێک بنەماڵەیەک عشیرەتێک لە هەموو لستەکان ئەمە هەبووە ئەمیان زیاتر دەنگ دەهێنێ لە نەتیجەدا لەوانەیە بە دیوێ چکارڕخنە لەم دیوە بگیرە بەڵام ئەم خەڵکانە ئێستاش ئەم کارکتەرانە ئەپوشێنەوە ناگەنە حاڵەتەکانەکە خاڵی سێمینیان لە کوردستان حیزبی حاکم نەماوە یاخ با بڵین حیزبی مطلق نەماوە بە معنایەکە لە کوردستان ئێستا تۆ تەماشاکە پارتی دیموکراتیستان یەکەم هێزە 38 کورسی هەیە ناتوانێت حکوومەت پێک بێنێ ئەتوانێت پەرلەمان بە تەنیا پێک بێنێ و تەنانەت دوو حیزبیش ئەستەمە بەتوان بەیەکەوە حکومڕانی بکەن لای هەرێمی کوردستان لەولا پەیڕەوێکی ناوخۆی سەقەتت هەیە کە ئەڵێ بۆ متمانە وەرگرتنەوە لە وەزیرێک 76 دەنگت پێویستە من لێرەوە ئێڵێم هیچ هێزێک لە پەرلەمانی کوردستان بەبێ وجودی پارتی ناتوانێت متمانە لە حکوومەت وەرگیرێتەوە ناتوانێت متمانە لە یەک وەزیر وەرگیرێتەوە ئەمە ئەرقامە بۆ ئێمە ئەو چوار فراکسیۆنای کە ناویان دێ 58 کورسی یازدەکەی کۆتاژ لەگەڵ ئەمە کۆکەوە ئەبینە 69 کورسی سێ کورسی فەردیش کۆکەوە ئەبینە 72 کورسی کەواتە بە 76 دەنگ متمانە وەردەگیرێتەوە بۆ هێندێک زارکە ئەڵێن ئەبێ متمانە لەو حکوومەتە هەرگیرێتەوە پارتی سوورسی معقەری هەیە لە ناو حکومڕانیدا وەرناگیرێتەوە تۆ ئەمە یەکێکە کە تۆ بۆ ئەوەی من بتوانم محاسبەی تۆ بکەم ئەبێت چەکم بەدەستەوە بێ خودی ئەو چەکەی بەدەستمەوەی چروکە خودی ئەو چەکەی بەدەستمەوەی فیشەی تیانە بەس خۆ لە دەسەڵاتی خۆشتانە بۆی چاچی جا من ئەمە ئەڵێم یەکێک لەو هەنگاوانی لەم خوڵە ئێمە دەستمان پێکرد کە بەداخەوە پەرلەمانی تێدا پەخکرا بریتی بوو لەوەی ئێمە بتوانین وەزیر موسائلە بکەین متمانەی لێ وەربگرینەوە نەک بە 76 دەنگ کاکە بە زۆرینەی سادە بۆ بە 56 من بتوانم متمانە بدەم بە سەرۆکی حکوومەت بۆ من نتوانم لێرانەدا بەڵام متمانە وەرگرتنەوە بە 76 دەنگ بی ئەمە یەکێکە لە عرقە لە ئەساسیەکانی لە بەردەمی سیستەمی ئینجا جگەلەوە هەیمەنەی حیزب لە وڵاتەدا لەسەر کۆیکایی سیاسی و دامەزراوی پەرلەمان و خاڵێکی کە نەبوونی دەستور ینی زۆر جا خەڵک ئەڵێ دەستور چیە کاکە دەستور تەنظیمی سوڵتات لە نێوان یەکتری دەکا بە من ئەڵێ سوڵتەی من چەندە ئی حکوومەت چەندە ئێستا حکوومەت تەجاوزی سوڵتەی پەرلەمان ئەکا لە هەموو دنیا شتێک هەیە کە دەستور هەبوو پێی دەگوتێ محکەمەی دەستوری کە سوڵتە لە نێوان قەزا و تەشریع و تەنفیزی فصل هەیە و علاقات هەیە کە ئەگەر یەکێک تەجاوزی یەکێکی کرد تو ئەچی لە محکەمەیە شکات دەکەی زەحمەت نەبی ئێستا کە سەرۆکی با بڵین حکوومەت و پەرلەمانی داخستووە سەرۆکی هەرێم سەرۆکی پەرلەمانیان ناردۆتەوە لەم حالەتەدا کە ئەو موسسەی کە من دەبێ بچم شکاتی لێ بکەم بڵێم ئەم بڕیارە ناقانونیە کە ئەو موسسەی کە من دەبێ بچم پەنای بۆ بم لێرەدا محکەمەی دەستوری لە هەرێمی کوردستان وجودی نییە کەواتە لێرەدا خلاصەی کەلام هەیمەنەی حیزب نەبوونی دامەزراوە نەبوونی با بڵین دەستور و پەیڕەوێکی ناوخۆی خراپ وای کردێ بە فعلی هەیمەنەی سوڵتەی تەنفیزی باڵاتر بێ لەسەر سوڵتەی تەشریعی سپاس دەکەم دکتۆر شێرکۆ سەرنجی تۆمێ لەسەر هەمان بابەت یعنی هەمومان دەدەن لەسەر ئەساسی بوونی پەرلەمانێکی لاوازوو بەهێز نییە نابێ گلەیەکە لە پەرلەمان بکەین پەرلەمان مؤسسەیە کە بەرزترین دەسەڵاتی تەشریعی و ڕقابی و بەدواداچوونە لە هەرێمی کە ئەم ئەرکەی خۆی جێبەجێنە ئەو قووەتەی کە پێویستە یعنی ئەم سێ سوڵتەیە سوڵتەی قەزایی سوڵتەی تەشریعی سوڵتەی تەنفیزی ئەمانە هەرزیی ئەبێ قووەتیان لە پاڵا بێ قووەتی دەسەڵات بۆی کاتێک کە یاسایەکیان دەرکرد کاتێک کە بڕیارێکیاندا بتوانن جێبەجێکن کە پەرلەمان با بڵێن پەرلەمان ئەو دەسەڵات و قووەتەی نییە ئێستا نەکرد ئێستا حتا ئەو کاتەشی کە ئێستش ئەگەر پەرلەمان کارا بێتەوە هزار کۆبوونەوەی تریش بکە یان لەوەتی پەرلەمانی کوردستان پەرلەمانە تا ئێستا لە 180 یاساکانی جێبەجێکراوە بۆ لەبەرەوەی کە قووەتی تەشریعی لە هەرێمی کوردستانە قووەتێکی زەعیفە بۆیە پەیڕە و ناکرێت بە پێی پێویست کە پەیڕە و نەکرا بە هەمان شێوە سوڵتەی قەزاییش پێویستی بە پشتیوانیە بۆ ئەوەی کە هەر کەسێک سەرپێچی یاسای کرد گەورە و بچوو بتوانێت بە مساوات ئەمە کێشەی سەروەری یاسامان بۆ ڕوونەکاتەوە کە پێوترێ ڕول ئۆف لۆ واتە سەروەری سیادەت القانون سیادەی قانون ئەوەیە وەزارەتێک ئیمتیناعکە کە دیوانی چاودێری دارایی کە بە قانون مەسئولە لە تەدقیق و ڕقابەی داهات و داراییەکەی بە قانون ئەوە بێ دنیای محاسبەی قانونی لێ بکرێ بەڵام چونکە سەروەری یاسانیە تەماشاکەی وەکو خۆی ئەمێنێتەوە ئیشەکە ئەڕوا با تۆزێ بە شەفافتریش قسە بکەین من پێم وایە خەڵک ئەو مەرحەلەی تێپەڕاندووە کە ئایا ئیشکالیەتەکە لەوەیە کە کەس نازانێت تەدقیق بکە یا مؤسسەیەک نییە ئەو تەدقیق بکە یا مەسەرەن ئایا حکوومەت دەرک بەوە ناکا کە ئەمە گرنگەیان نا پێم وایە خەڵک چۆتە ئەودی ئەو کۆناغەشەوە یعنی وازەحە کاتێک کە تۆ بە 24 ساڵ حکومڕانی نەتوانی خۆ باسە لە نەوتیژ نییە باس لە گومرگەکانیشە باس لە زەریبەشە باس لە داهاتی ناوخۆشە ئەمانەش سیستمەکە شڵەژاوە بۆ تەدقیق وردبینی و دڵنیاکردن و کۆنتڕۆڵکردنیان کاتێک کە تۆ نەتوانی بەم هەموو ساڵە سیستمێک دابڕێژی کە دڵنیایی بۆ حکومەکەی خۆت دروستکە قووەت بۆ حکومەکەی خۆت دروستکە معنای ئەوەیە تۆ شتێکە لە ئارایە معنای ئەوەیە
کە دەستێکی گەندەڵی هەیە لەم هەرێمی کوردستانە ناوێ ئەم سیستمە حکومڕانیە پاک بێتەوە و شەفاف بێ و ئەوەش سراعێکە لە هەموو دنیا هەیە بەڵام ڕێژەکەی لە هەرێمی کوردستانە لای ئێمە زۆر بە مەترسیدار بەرز بۆتەوە دەرەنجام بە قووەت بووە دەرەنجام ڕێگوڕیشەی دەرەکیشی بۆ دروست بووە و پشتیوانی دەرەکیشی بۆ دروست بۆ لێرە و لەوێەوە ئەمە وای کردووە کە تەنانەت بە ئاسانی نەتوانی بەرەو ڕوشی ببیتەوە بۆیە تەماشاکەی کاتێک کە بڕیارێک دەرەکەی لە ساڵحی هەندێک گەندەڵا نابێ لە گەندەڵە گەورەکانی ئەم هەرێمی کوردستانە تەماشاکەی دنیایەک عەرقەلەی ژێربەژێر و نادیار و مەخفی دروست ئەبێ نەکەر هەڵی ئەتەکێنە هەر هەڵی وەشێنێتەوە ئەمەیە ئەو دەستە نادیارەی طبعا وەکوتم لە هەموو دنیای ئەمە هەیە بەڵام ڕێژەکەی لەلای ئێمە گەیشتوتە ئاستێکی زۆر مەترسیدار ئەژنا معقولە بە 24 ساڵ ناتوانانی وەرە ئێستا بە تەحەداوە بە یەکمان کام مؤسسەی تەدقیقی هەیە لە عالەمە ئەهین ئەم هەرێمی کوردستانە و کۆنتڕۆلی سێکتەری نەوت و گازیشمان بۆکە ئەی بۆچی بە 24 ساڵ نەمانتوانی کەوا بێتە تەحەدایەکی وازەحە لێرەیە معیاری سەرکەوتن بەرامبەر بەم تەحەدایە دڵسۆزی و نەبەردی دڵسۆزان و خەمخۆرانی دەسەڵاتدارە لەم هەرێمی کوردستانە کە ئەمە تەحەدایەکی گەورەیە هەرێمی کوردستانی گەیاندووە بەم ئاقارە ئەم متمانەی کە وای لێ هاتووە کە ئەتوان بڵێم نەمێنێ لە نێوان زۆرێک لەلایەنە سیاسەکانیش و کۆمەڵگەی کوردەواریشی هەڵتەکان و هەڵوەشانەوەتەوە بەشێکی زۆری پەیوەندی بەم ناشەفافیەت و بەم گەندەڵکاریەوە هەیە دەرەنجام دە فەرمو با فریای دۆخەکە بکەوین فەرمو ئەو دەسەڵاتدارانی بکەوین و پرسیارێکی کەشی سافە بکەم یعنی بەشێکیشی پەیوەندی بە نەبوونی خەڵکی پسپۆڕ و جۆرێک لە خەمساردیەوە نییە کە تۆ دەڵی 24 ساڵە ئێمە نەمانتوانیوە سیستمی حکومڕانی لە هەرێمدا باش بکەین بۆ یعنی ئەوەندە ئەم دەسە زاڵە ئەوەندە ئیمکانەتەکەی گەورەیە کە ئەگەر خەڵکێکی پسپۆر هەبێ ئەگەر خەڵکێکە بێ بێ دەرەقەتی ئەم گەندەڵی ئەم گەندەڵکارانە بێت نەیتوانێت و ڕوبەڕویان نەبێتەوە منیش هەر بۆ دڵنیایی خۆم ئەو پرسیارەی جەنابەت هەر بۆ خۆم سێرچێکم کرد گەڕام بۆی کە باش ئەمانە قورسە بە 24 ساڵ نەگا ئەم سیستەمە نەگاتە ئەم هەرێمی کوردستان نەخێوانیە يعني موضوعك لروي تكنيكي ولروي زانستية نأو وقتي أوي وزور بأسانيش دا أمزري وممكن شو أشكريه أجر كشو أي إمكانتك شمان هي إمكانتك بلا إمكان يعني أو سيستمي نتوركي وتم لها سر همو عمبارك ولا سر همو خزانك ولا سر همو بيرنوتك بالتكنولوجيا بنتورك بديت سر شاشيك لبرلمان بالحكومات بأتواني بوردي بزاني شيء أفروشي شيء أكروانه أو بهمي 5 مليون دولار تيشي بلا يزوره أما بيمان عليك أما ممكنة أمشتا ممكنة أكري بكري بوي كشكل لويانية كاكارزان بدل نهائية كشكل لوياني كشكل لويا استبونمون أنجمني وزيران برياري داوا كليجني يقدرسكا أنداميتي ديواني تشاوديري داراي أنداميتي أنجمني وزيران أنداميتي وزارتي سامان سروشتيكان وهناني كومبانيايك بۆ کۆمپانیایکی دەرەکی بۆ تەدقیق وردبینی ئەم سێکتەرینە توگازە ئەمە بڕارەکە دەرچووە لە ئەنجومەنی وەزیران لەم مانگەی ڕابردووە دەرچوو ئەمە کەیەگە با لە ئێستەوە حسابی بکەین لەم دقەیەوە حسابی بکەین هەتاوەکو چەند مانگی تر بزانین ئەمە پێ ئەگا و دامە تۆ سندوقی کوردستانە هەیە بۆ داهاتی نەوتگازەکان پەرلەمانی قراری کردووە یاساکەی دەرکردووە لە دەی هەشتا ئەبوایە مرۆشەحەکانی بناردایە بۆ پەرلەمان بۆ مسادقە تا ئێستا نەتناردوو جارێ نارزانی کە ئینێری ئەی باشە ئەمە کە بڕیارت داوە وەقتی پێکەس بکەی یان وەرە لە ماوەی مانگێکە يعني وەکو سەرۆکایەتی حکومەت ڕای بگەێنە ئێمە لە ماوەی مانگێکە ئەم ئیشکالەتی متمانەیە و تەدقیقە حەل ئەکەین تەواو بیبڕێنەرەوە مەهێڵە هەروە بڕوا بەردەوام بێت و خەڵک بەم گومانانە ئاوا تووشی ئەم هەڵوەشان لە کۆمەڵایەتی بێکە لە هەرێمی کوردستانە ئێستا بەهۆی ئەوە ڕوویداوە کێ باوەڕکاتۆ لە ڕۆژێکە 15 تانکەر بە دەربەنی خاناتێ پەڕێبەر و پەروێزخان کەس باوەڕ ناکە بۆ خەڵکەکە بە چاوی خۆی ئەیبینێ خەڵکەکە بە چاوی خۆی ئەیبینێ چەند تەرکەر ڕۆژانە هیوا هەیە دانیشتووە حسابیەکە هاوڵاتی وا هەیە لەسەر جادەکە دانیشت پەیوەندی بە ئێمەوەکەن ئەڵێەوە دانیشتۆ حسابەکەم یاک دوو دە سەد و سەد ئەمەیە کە متمانەکە ناهێڵێ دەرەنجام وا ئەەکەین کە هاوڵاتیە ببێ بە ژمێریاری تەنکەری نەوت پەرلەمانتار ببێ بە مدەقیق و بە وردبین و بچێ بزانێ ئەم کێڵگە چەند بەرهەمێنێ ئەو کەوە ئیشی پەرلەمانتار نییە بەڕاستی ئیشی مؤسسەی تەدقیقیە کە پاڵپشتی پەرلەمان کات و پەرلەمانتار راپۆرتی حازری بۆ بێ و دەرەنجام لەسەر ئەساسی ئەو سیستم راپۆرتە قسە بکات. سپاس کا گۆران لە پاڵەوەی کە یەکێک لە حلەکانەوەی ئێمە کۆمپانیای بیانی بێنین پشتی پێبەستین بۆ چاکردن و ڕاستکردنەوەی ئەم بابەتە بە ئیمکانێتە ناوخۆیەکان دەتوانین چی بکەین چۆن دەتوانین فریان بابەتە بکەوین و چاچی بکەینەوە ڕاستی بکەینەوە دەمەوێت لەوە ینی باسکەمکەوە لەناو ئەنجومەی نەوت و گاز 5 کەس هەیە کە حکوومەت نتوانێت متمانە بۆ ئەو 5 کەسە لە نێوان خۆیاندا دروستکاتن ئەی چۆن حکوومەت دەتوانێت متمانە بۆ هاوڵاتیان دروستکە ئینگرفتەکە لێرەیە
کاکتۆر شێرکۆ ئەزانی ئێمە زۆرجار کاک ڕێباز ئەهات ئەیگوت من ئاگام لەوە و لەوە نییە. کاقوبات کە من لێرەوە ئەڵێم کاقوبات زۆر جار ئەڵێ من ئەوەم ئاگەلێ کە بە ڕسمی ئەڕوە ئاگام لۆکە کە نییە. کەواتە 5 کەسن لە ناو یەک ئەنجومەن تۆ نتوانی متمانە لە نێوانیانە دروست بێ لەسەر پرۆسەی نەوتی چۆن ئەتوانی حکومت متمانە بۆ کۆی هاوڵاتیان دروستکە ئەمە چۆن ئەکرێ ئەم شەریکەیە شتێکی باشە بەڵام لەوە باشتر ئێمە قانونی نەوت و گازمان هەیە ساڵی 2023 ساڵی 2007 کە ئەڵێ ئەم کۆمپانیانە دروست کرێ کارزان ئێستا کە حکوومەت خۆی عقدەکە ئەکا خۆی نەوتەکە دەڵێ ئەوەندەی ئینتاجی دوای دەڵێ ئەوەندە منار دوای دەڵێ بەوەندەی فرۆشتم دوای ئەڵێ ئەوەندە پارە هاتوتەوە دوای ئەڵێ ئەوەندە شم سرف کردووە هەموو ئەم حالەتە یەک کەسبیکە ناکرێت بە عملەکە یەک تۆز بەسیت کەمەوە تۆ شەریکەیەکدا دەمەزرێنی بە ناوی کۆمۆ دێ 7 کەسی هەیە ئەم 7 کەسە سەرۆکێکی هەیە سەرۆکی لە بەردەی پەرلەمان مەسئولە ئەو 7 کەسە پەرلەمان متمانی پێ ئەدا ئەم 7 کەسە بڕیار ئەدەن چۆن نەوت بفرۆشن تەدقیقیکەن باشە سندوقێک دروست ئەەکەی بڕیار دەدەی ئەم نەوتەکە ئەفرۆشی پارەکە بینیەوە لەو سندوقە دای ئەنەی ئەم حکوومەتە ئەم وەزارەتی سامانە سروشتیانە بۆی نییە 1 دینار لەم سندوقە دەستکاریکە هەتا نێتە پەرلەمانی کوردستان پەرلەمان نەڵێ 10 دینار بەوەدە و 10 دینار بەوەدە و 5 دینار بەمەدا هەتا پەرلەمان بەڵام لە ئێستادا وەک گوتم دوو قاسە هەیە حکوومەت لەلایەک وەزارەتی سامانە سروشتەکان لەلایەک بۆیە تەفعیلکردنەوەی پەرلەمان یەکێکە لەو دەواازانی کە ئەمن هەموو جارێ ئەڵێم چاکسازی بەبێت تەفعیلکردنەوەی پەرلەمان چاکسازی ڕیشەیی ناکرێت لە هەرێمی کوردستان بۆ چونکە من قسە لەسەر شەفافیەتی نەوت ئەەکەین کە بۆ نەوت زۆر گرنگە چونکە سەتانەوەتی داهاتی هەرێمی کوردستان نەوتە کە خەڵکیش پارەی ئەوێ لە داهاتی نەوتەوە ئەوێ بۆیە قسە لەسەر نەوت ئەکا ئێستا ئێمە داهاتمان لەسەر زراعە بە خەڵک قسەی لەسەر زراعە کرد باشە من ئەمەوێ نەوت شەفاف بکەم نەوت چۆن شەفاف دەبێت نەوت بۆ شەفاف دەبێت من ئەم سندوقانە دروست بکەم ئەم سندوقانە چۆن دروست دەبێت بۆ دروست دەبێت پەرلەمانی کوردستان کۆ بێتەوە متمانە بەم شخصانە بدا بچینە سەر پەسەندکردنی یاسای دووەم بچینە سەر پەسەندکردنی یاسای سێم و لەوێەوە ئەم مەسئولیەتە دابەش بکرێ و ڕقابەی مالی بانکەینە پەرلەمان بە ڕقابەی مالی بڵێن چیت کردووە بۆ تەدقیقکردنی ئەو ئەرقامانەی وەزارەتی سامانە سروشتەکان کە لەبەردەین پەرلەمانی کوردستان ڕقابەی مالی مەسئولە و وەزیری سامانە سروشتەکان بانچگەینە پەرلەمان ڕوونکردنەوەمان داتێ ئەمە بریتی دەبێت یعنی چەندە ئەرقام و قسە بکەین و چەندە مؤسسەی فەرمی دروست بکەین ئەوەندە وردە متمانە بەم پرۆسەیە دروست دەبێت و تا متمانەش دروست نەبێ چاکسازی ناکرێ بۆ چونکە هاوڵاتی کاتێک هاوکار ینی عرقە لە دروست نابێت بۆ حکوومەت و چاکسازی کە خەڵک متمانەی هەبوو متمانەش کاتێک دروست دەبێت کە شەفافیت هەبوو لە هەرێمی کوردستان ئەگەر شەفافیت نەبوو ئەم حالەتە نابێت من زۆر جارم قسەیم کردو گوتێتم هاوڵاتیان لە ساڵی 92 نەک موچەی کە وەرنەدەگر بەلایەوە طبیعی بوو ئامادە بوو کۆمەشی حکوومەتیشان دەکرد پارەشیان کۆ دەکردەوە لە هەندێک مەکتەب و ناوەند و شوێنی تر بەڵام ئێستا حکوومەت سوێند ئەخوا ئەڵێ پارەم نییە هاوڵاتیمان ئەگرێ بایکۆت دەکات دەرز ناڵێتەوە بۆ چکە لە ئێستادا لە بەراورد بە ساڵی تۆش بڕای پێەکەی کاڵی پارەم نییە متمانە نییە من ئەمڕۆکو پەرلەمانتارێکیان من ئەمر تا ئێستا حکوومەت من ئەم قسەی کە کردومە لە شوێنێک کەش گوتومە لە کۆبوونەوە لەگەڵ سەرۆک و جێگری سەرۆکی حکوومەتیشان قسەم کردووە گوتێتم من ینی حکوومەت وەگوتم نەیتوانیوە قەنەعەت بۆ 5 کەسەی ئەنجومەی نەوت و گاز بکە نەخێر نەیتوانیوە قەنەعەت بە منیش بکە نەیتوانیوە قەنەعەت بە کاکتۆر شەرکۆش بکە ئەگەر قەنەعەتی بە ئێمە کرد خۆی مەش دەتوانین قەنەعەت بە خەڵک بێنی ئەرقەلەکان بەیەکەوە ڕەبتن بۆ یەکەم من ئەمڕۆ ئەرقامێکم دەستکەوتووە کە لە ئایندەدا لەوانەیە بیخەمە ڕوو لەسەر کۆی ئەو داهاتانی ساڵی پارلەمانی کوردستان کۆکراوەتەوە ئەرقامانی بە من گەیوە کۆمان کردەوە لەگەر ئەو ڕقەمانی کە بۆ مەسەلەی موچە نامتەوازن هەیە بەڵام پێویستی بە تەدقیقی زیاترە بۆیە بخەینە ڕوو بۆیە تۆ چەندە بەدواداچوون دەکەی ئەوەندە گومانەکانت زۆرتر دەبی لە باتی ئەوەندە زیاتر بگەی حقیقەت باشە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک من نووسیمە ئایا بڕوات لە پێیجێ نافتی دیارە ئایا بڕوات بەو داتا و ژمارانە هەیە کە حکوومەت لەسەر فرۆش و داهاتی نەوت بڵاوی کردوتەوە لە 95 ئەو کۆمنتانی کە هاتووە لە 383 کۆمنت بە دیاریکراوی لە 95 دەڵێ نەخێر ئێوەش بن لە بریێوان هەروە دەڵێن نەخێر تەلەبەی پێچێتە کولی تۆب ئەو 95 لای جەنابە بەدڵنیاییەوە طبعاً بەداخەوە من تەمەنامە کرد کە ئەو لە 95 پشتیوانی لە حکوومەتەکەی بکردایە بۆ ڕاستی متمانە هەبوایە بەڵام بەداخەوە لەبەر نەزانی بێ لەبەر گەندەڵی بێ لەبەر هەر هۆکارێک بێ بەداخەوە زۆر خەفەتە خۆم کاتێک کە لە 95 هاونیشتیمانیان بەو سامپڵێکە لای بەردەستی جەنابتە ئاوا بێمتمانەیە بەرامبەر بە ئیداری سەرۆت و سامانی وڵاتەکەی بەداخەوە کەوایە بەڵام ئایا ممکنە ئەوە ڕاست بکرێتەوە بەڵێ ممکنە ڕاست بکرێتەوە بەڵام پێویستی بە ئێرادێکی جددی هەیە ئێمە لە پەرلەمانە کاتێک کە داوامان کرد کە کۆبوونەوە سازکەین بۆ لێسەندەوەی متمانە لە بەعضێک لە وەزیرەکان کاتێک کە حکوومەت نەیناردن پرۆژە یاسایەکمان ئامادە کرد و تەسلیمی سەرۆکاتی پەرلەمانمان کرد بۆی پەرلەمان بۆی هەبێ بە غیابی محاسبەی بەرپرسیشی حکوومەت بکە ئەگەر
حکوومەت امتناعی کرد بۆ نردنی بۆ پەرلەمان لە 8 دەی 2015 ئەو پرۆژه یاسایەمان تەسلیمی سەرۆکاتی پەرلەمان کرد لە 12 دەی 2015 پەرلەمان ئاوای لێ بەسەر هاتوو پەکرا. زۆر سپاس بۆ دکتۆر شێرکۆ جەودەت پەرلەمانتاری یەکگرتووی ئیسلامی کوردستان، هەروەها سپاس بۆ گۆران ئازاد پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی کوردستان، سپاس بۆەوەی کە میوانی تاوتوێ بوون. ئازانی نافتی سپاس بۆی وەش، سپاس بۆ کۆمنتەکانتان. تا بەرنامێکی دیکە هەر شاد بن. تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان.